بەناوی خوای بەخشندەی میهرەبان کاڵێرە ناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. خاوەن پێداویستە تایبەتەکانیش داوای هاوتاکردنی هاوکاریەکانیان دەکەن لەگەڵ عێراقدا لە کاتێکدا هەتا ئێستا 31,000 خاوەن پێداویستی تایبەت هەیە کە بێبەش کراون لەم هاوکاریە و 11 ساڵیشە هیچ خاوەن پێداویستێکی تایبەت ناوی تۆمار نەکراوە و دووبارە بێبەش کراوە و هەشیانە لە ساڵی 2013ەوە تاوەکو ئەمڕۆ کە 2024 من حەکە لێ بردراوە. ئەمە تەوەڕی ڕایەڵی ئەمڕۆیە بە میوانداری هەرێکێک لە بەڕێزان کاک سەنگەر عوسمان جێگری سەرۆکیەکەتی کەمەندامان زۆر بەخێرەوەی کاک سەنگەر هەروەها مامۆستا باوەڕ جەماڵ شارەزای ئابووری سوپاس بە ئامادەبوونتان لە ستودیۆ ڕایەڵە. کاک باوەڕ ئایا ئەو مافانەی لە یاسا بەرکارەکانی عێراق و هەرێمی کوردستاندا بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان دیاریکراوەکو خۆیان کاریان پێکرێت؟ بەڵێ پێشێکی دەستخۆشیتان لێ یەکەم ئێمە ئەمانەیە لێرە باسی حکوومەتی هەرێمی کوردستان کەین کە لە ئێستایا کەمەندامان لە گوزەرانێکی زۆر خراپان یعنی هیچ پرۆژەیەک هیچ یاسایەک لە بەرژەوەندی کەمەندامان تا ئێستا هیچ شتێک لە قەرارێک لەم حکوومەتەی خۆمانەوە دەرنەچووە کە کەمەندامان تیایدا سوودمەند بن و بتوانن ژیانێکی شایستە لەم وڵاتەیە ئەوکو کەسێکی ئاسایی بژین. بۆیە ئەڵێم هیچ یاسابوونی نییە لە وڵاتی خۆمانە کە بتوانین ئێمە کەمەندام دڵی پێخۆش بکەین. باشە کاک سەنگەر خاوەن پێداویستی تایبەت ئەگەر هیچ کێشە و گرفتێکی نەبێت لە هیچ ڕۆیەکەوە خۆی لە خۆیدا هەنێک پێ وایە مامەڵی تایبەتی پێویستە لەگەڵا بکرێت هەنێک معاناتی و کێشەی تایبەتی بۆ نمونە بەخۆی هەیە. ئایا ئەم پەراوەستخستنە لە هەرێمی کوردستان نابوو بۆچی ئاورتان لێ نادرێتەوە ئەمە لە کوێی مافی مرۆڤ و جیهان مافی مرۆڤی جیهانە جێگەی بێتەوە؟ بڵێ کەمەندامان لە هەرێمی کوردستانە لە سادەی کۆمەڵگەی کوردی پێگەێنن بەڵام ئەمە ئێست ئەبێ بگەڕێنەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە هیچ هەستێک و هیچ ئەخلاقێک و هیچ شعورێکی حکومڕانیان نییە هەست بەوە ناکەن کە چینێکەیە لە وڵاتی خۆیانە ئەژید چینێکەیە کە بتوانێت ژیانێکی شایستیان ئەمە یعنی کەمەندام نەبووە بە قەزیە لەلایەوان ئەو ئەخلاقیان ئەو ئەخلاقە حکومڕانیان تیا دروست نەبوو هەتا لە ماوەی 31 ساڵ حکومڕانیان ناکە بڵێن کەم ئەندامان هەیە لە وڵاتە و نابێ بێبەش بن لە مافە سەرەتاییەکانیان نەوەکو ئێمە داوایمان نەکردەوەکو وڵاتان شەهانە بژین یعنی لە وڵاتانی ئەوروپا سیرەکەی کەمەندامان چەند عایلەیەکە ژێنن بەڵام لە وڵاتی ئێمە کەمترین موچە ئەوەی بێڕێزی بێ لە وڵاتە بە کەمەندامان کراوە ئەوەی بێڕێزی بێ حورمەتی بێ لەلایەن حکوومەتەوە کراوە یعنی شتێک نییە لە وڵاتە ئێمە دڵمان پێی خۆش بێ و یعنی ئێمە خۆشبەخت بکە لە وڵاتە کەمەندام لە وڵاتی ئێمە وەک ئینسان ناژی ئێمە من ئەمەوێت لێرەوە پێیان بڵێم یعنی تاکە ئەم هەستتان بۆ دروستە بێ هەتاکە ئەم شعور و ئەخلاقە بۆ ئەم کاربەدەسانی ئەم وڵاتی خۆمان دروستە بێ هیوادارم لە داهاتوە دروست بێ بەڵام لە ماوەی 31 ساڵا من گەشتبین نیم بە وڵاتەکە بتوانن حکومڕانیەکی وا بکەن کە کەمەندامان بەرەو پێش بەرن و ژیانی کەمەندامان باش بکەن. کاک سەنگەر چەند خاوەن پێداویستی تایبەتمان هەیە لە هەرێمی کوردستان؟ زیاتر لە 100,000 خاوەن پێداویستی تایبەتەیە بەڵام لە ساڵی 2013ەوە بە بڕیاری وەزیری کاروباری کۆمەڵاتی ئەو وەزارەتێک کە دایانناوە هەر بارگرانی بۆ ئێمە کەمەندامان ساڵ بە ساڵ کەمەندامانیان قوڕ بەسەرتر کردووە ئێستا لە نزیکترین کاتدا کەمەندامانە بێ هەر هەمیان داوای بایۆمەتریان لێکەن ئەیان بن بڕۆن لە چاودێری کۆمەڵایەتی سیرکەن ئەبینی ئەم هەموو مناڵەشە لە دەماخ و ئۆتیزمە لەو گەرما لەو حەوشەیە کەوتووە بایۆمەتریان بۆکەن سەران پێگرن یعنی هیچ میکانیزمێک نییە بۆ ئەوەی کە ڕێزێک لەم کەسانە بگیرێ بۆ ئەوەی کە ڕێژی کەمەندامان لە وڵاتی ئێمە زیاتر لە 100,000 کەسە بەڵام لە ئێستا نزیکی 75,000 کەس موچەی کەمەندامی وەرەگرن لە ساڵی 2013 موچەی کەمەندامی ڕاگیرا بۆ کەسانی کە بەڕووداوەکان کەمەندامە بنویان بە کەمەندامی لەدایکە بن نزیکی 30,000 زیاتر چاوەڕوانی ئەوەن کە موچیان بۆ بەسری هەتاوەکو ئەم دقەیە نزیکی 14,000 کەس لەلایەن وەزارەتی کارەوە لە حکوومەتی خۆمانە نەیانتوانی موچە بۆ کەسە چونکە بجێکی ئەوە زەبەلاحمان پێویست بوو موچە بۆ کەمەندامان دابین کە نردوانە بۆ بەقا ئێستا چاوەڕوان بەغدادین کە موچەکانیان بۆ دابین کرێت و بچێتە سەر وەزارەتی دارایی. دەستخۆشماڵ سەبار بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان یاسای ژمارە 22 ساڵی 2011 جێبەجێ نەکردو کە ئەم یاسایە تایبەتە بە ماف و ئیمتیازاتەکانی خاوەن پێداویستی تایبەت؟ بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێ سڵاو لە برای خۆشەویستم کاک سەنگەر وەکوی بینەرانی کەناڵی پەیام و بیسەرانمان. وڵای دیارە لە ماوەی ڕابردوودا بەداخەوە حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک گیر و گرفتی کەم ئەندامانی بە گیر و گرفتی خۆی نەزانیوە هەمیشە خۆی هۆکار و لەمپەر بووە بۆ ئەوەی بارگرانی زیاتر بخەنە سەرشانی کەمەندامان و خەڵکی خاوەن پێداویستی تایبەت بەداخەوە ئێستاش لە نێو عایلەکاندا
منداڵی ئۆتیزمیان هەیە وا تەمەنی منداڵەکە بووە بە 10 ساڵ هەتاوەکو ئێستا منحی خاوەن پێداویستی تایبەتی بۆ نەبەستراوە 13,000 کە مندام لیژنە بینیونی هەموو شتێک و کاروبارێکیان تەواو بووە 10 ساڵە بە بیانی قەیرانی دارایی کە هەموو ئەو پار و بودجەی پێویستیان 1 ملیار و 300 میلیۆنە بۆیان سەرف نەکراوە والله قەسەم بەرپرسانی یەکێتی و پارتی ئامادەن بە 10 میلیۆن دلار بخەنە خزمەتی کشە مۆدێل و ئەو کەسانی جاسوسیەکەن بەسەر کۆمەڵ خەڵکەوە کە ڕکابەری سیاسیانن بەڵام ئامادەنین شایستەی دارایی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت بدەن یعنی معقولە تۆ بۆ بودجەیەکی ئەوەندەکەم 13,000 خاوەن پێداویستی تایبەت لە چاوەڕوانی دابهێڵیتەوە 31,000 خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندام هەتا ئێستا لیژنە هەر نەیبینیون بۆیە من بڕوام وایە لێرە بەدواوە گەرچی حکوومەتی عێراق تەدەخولێکی کردووە نازانین بە حەقەت لە 100% بەکوێگە بەڵام کەم ئەندامان هیوادارم گەشتبین بن بەوەی کە خەریکە خۆری مافەکانیان هەڵدێ و هەروەها بڕێک لە شایستی دارایی خۆیانیان بۆ دەگەڕێتەوە کەمەندام تۆمار ناکرێ ئەوەی تۆمارە شایستی دارایی هاوتا نەکراوە لەگەڵ عێراق 100,000 دینارە دەن بە کەمەندام کەواتەمە مەسەبا باس لەمانە بکەین هەیە لە ساڵی 2013 من حەکی بڕاوە ئەمە بۆچی ئەمەش هەر بێبیانی قەیرانی دارایی بەڵێ ئەوە لیژنەیەکیان پێکێنا بەداخەوە کە بڕیار درا چاکسازی بکرێ چاکسازیان لە معاشی 8 میلیۆنی و 10 میلیۆن دیناری وەزیرەکانە نەکرد چاکسازیان لە خانەنشینی پلە باڵایە دەست پێ نەکرد یەکەم کەس لە خاوەن پێداویستی تایبەتی 100,000 دیناری و چاکسازیان یعنی تۆ تەماشاکە ئەم حکوومەتە ئەوەندەی دژی خەڵکی فەقیر و کەمقوت بووە ئەوەندەی لە خزمەتی بەرپرس و خەڵکی دەوڵەمە نبووە قەسەم بەخوا بۆ شەوێک هەستیان بە ئازاری خەڵکی کەمەندام نەکردووە ئەگەر کەرامەتی ئەویان هەبووە هەستیان بە ئازاری ئەو خاوەن پێداویستی تایبەتانە بکردا ئاوا مامەڵەیان لەگەڵ ناکردن حەزەکەم بۆ پەڕی مەسئولیتەوە پێت بڵم خاتون وەڵی بەرپرسێک خاوەنی دین و ئیمان و ویژدان نەبێ هەرگیز سۆز و بەزەی بۆ خەڵکی خاوەن پێداویستی تایبەت نییە ڕۆژانە ئەم پیاوە بەڕێزە دڵنیام لە ئێمە زیاتر ئاگای لێتی دەیان خێزانی خاوەن پێداویستی تایبەت پەیوەندی بێمەوەکەن لە باری گوزەرانی خراپی خۆیان شەکوای حاڵیان نەگەێنە لای ئێمە ئەم هەرێمی کوردستانە دووشت هێشتوێتەوە ئەو خەڵکی کە هەژارە خۆی خاوەنی ئاکار و ئەخلاقی بەرزە بەڕاستی کە خۆی دامێنی خۆی پاراستووە و هەروەها خەڵکێکی بەسۆز کە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت و خەڵکی هەژاریان کردووە ئەگینە ئەمەی کە لەم وڵاتەیە هەیە بڕواب کە دین و ئیمان و ئەخلاق و بەهای کۆمەڵایەتی بەرزی خەڵکی بە شەرەفی هەرێمی کوردستان نەبووە دنیای خەڵک حاشاک لە ڕووی هەمووانی گویان لە دەنگمانەوە بە تایبەتتر خاوەن پێداویستی تایبەت هەر خۆیانیان نەفرۆشت یعنی ئەمانە کەرامەتیان نییە بیر لە ژیانی خاوەن پێداویستی تایبەت بکەنەوە وەڵڵا لەسەر شانی خەڵک زۆر قورسە پەیوەندی بێمەوەکەن ئەڵێن کاکە وەک پێویست پارەی خۆراکمان نییە ئەرکاکە تەئیدی مەکە یان نا ئێستا حەزەکەم ئەوە بێنمە سەر شاشەی نەکە ئەمە نزیکترین نامەیەکە بۆمان هاتووە ینی کەمەندامێکە لە من پارەی دایبی عیلاجی مناڵەکەم پێنی ینی معقول نییە شەرمە بۆ ئەم حکوومەتە شەرمە بۆ ئەم کاربەدەستانە کە بەدایان و بە سەدان کچە مۆدلێن ئەم وڵاتەوە خانەنشینیانەکەن لەسەر قوتی ئێمە یعنی ئێمەی کەمەندامان هیچ زەرێکمان لە حکوومەت نایەوە کەمەندامان لە بەتاڵانبردن و لە دزیکردن و لە زۆڵێتیە بۆ ئەم حکوومەتە ئێمە ئەووامان لێ ناتووە هەر هەمومان لە ڕێگەی نەهامەتەکان کە بەسە کورداوەمان لێ هاتووە هەر هەمومان لەو ڕێگاوەمان لێ هاتووە کە ئەو بارە قورسانی کە بەسەر وڵاتەکەمان ئەو بڕەپارەی کە مانگانە وەریەگرن بەشی بژێوی ژیانتانەکە ئەتوان خۆتانی پێ بەڕێوە بەرن بڕی 100,000 بۆ 150,000 یعنی من سێرم لێ ئێمە کەمەندامان دڵخۆشین بۆی کە ماگانە لە کاتی خۆیان ئەم بڕەپارێشمان بنێ یعنی ئێمە پرۆژە یاسایەکمان لە کاتی خۆشە بەوە نادرێن دوو مانگ جارێ ئێستا ئەم جارە ئەم مانگە کە وەرمانگر 63 ڕۆژ بوو کەمەندامە لە چاوەڕوانی 100 بۆ 150,000 دینارە بوون یعنی ئەمە هیچ بەهایەکی ئەخلاقی نییە بۆم حکوومەتە بیر بکەرەوە 100,000 بۆ 150,000 بەشی چیەکە باش ئەگەر بوومە هەیە کرێت چییە خێزان و ماڵ و مناڵ ئێمە نمونەی زیندومان لایە کەمەندامان لا یعنی لەبەر نەبوونی خان و خەریکە لەکترازانی خێزانی دروسە بێت یعنی حاڵەتی زۆر قورسمان لای ئێمە لە ڕێکخراوەکان ئاگادارین ئێمە بەو کار بەدەستان و بە سەرۆکی حکوومەت دەڵێن یەک ڕۆژوەرە لە ڕێکخراوێکی کەمەندامیا داوام کە ئەنجام معاناتی کەمەندا ئەنجا فێری ئەخلاقی سیاسی حکومڕانی بە لە وڵاتەیە بتوانە حکومڕانی بکەی داوای ئەو کە جارێکی تر کە بیتەوە بە سەرۆک و داوای بکە کە حکومڕانی وڵاتە بکەی بەڵام تۆ لە فێلاکان و لە شوقەکانەوە لە وڵاتە دوورە دەستەکان و خۆشی ژیانی خۆتۆ سەیری ئەماکەی هیچ لە معاناتی ئێمە تێناگەیت دەستخۆش مامۆستا باوەڕ 31,000 خاوەن پێداویستی تایبەت تا ئێستا بێبەش کراون لەم هاوکاریەکەمەش ئەی ئەمە لەکوێ ڕەوایە خاتون وەک پێم وتی طبعا کێشەکە بۆ چەند خاڵێکە گەڕێتەوە تەنها ئەوە نییە ئەوە 31,000 بێبەش کراوە 11 ساڵیش ئەمە یەکەم دووەم نزیکەی 31,000 کەس تۆمار نەکراوە عەفوەن 13,000 کەس لیژنە بینیونی شایستی داراییان بۆ سرف نەکراوە
ئەوەی لەمە کارەساتەکە گەورەترە ئەوانەشی کێستا من حی خاوەن پێداویستی تایبەت وەرەگرن با بڵین شایستە داراییەکانیان هاوتای عێراق نەکراوە لە عێراق شایستی داراییەکان بەرزترە لە هەرێمی کوردستان 100,000 دیناریان ناونەتێ کۆمەڵە قسایە بەڕاستی من احترامم هەیە بۆ شعوری خاوەن پێداویستی تایبەت و ئەم پیاوە بەڕێزانە کە دڵم نایە بێڵم بەڵام ئەمەی حکوومەتی هەرێم لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت ئایکا وەڵڵی ئیستەمێکی زۆر گەورەیە من لێرەوە داواکارم بە تایبەت لە خاوەن پێداویستی تایبەت وەرن لەگەڵمان دەستبارگر بن با ڕایانگرین لەم ستەمە وەڵڵی ئەبێم ستەمە خۆیان ڕۆڵ ببینن تیا پێش هەر کەسێک و بەڵێنیانە دەمێ بە پشتیوانی خوای گەورە گۆڕانکاری زۆر گەورە لە ڕێە بەشێک لەو مافوو قوتەی کە لە پێشترا دەستی بەسەرا گیرا بوو ستەمیان بەرامبەر کراوە بە پشتیوانی خوای گەورە بۆ خاوەن پێداویستی تایبەتە گەڕێتەوە ئەو لیژنەی کە با بڵین ڕۆژانی ڕابردوو دوێنێ و پێرێ سەردانی هەرێمیان کرد یەکێک لەو دۆسیانەی کە بینیویانە ئەوەیە هاوتاکردنی شایستەی دارایی خاوەن پێداویستی تایبەتە من دڵنیام ئینشاڵڵا ئەمانە هەمووی سەرەگرێ بەڵام چۆن قەرەبووی دڵی شکاوی خاوەن پێداویستی تایبەتەکەنەوە کە ئەوەندە ساڵە بەو پارەکەما چێتەوە ناو ماڵ و مناڵەکەی ئەو خەڵکە نامە بۆ ئێمانێرە پەیوەندی بێمەوەکە ئافرەتێک نامی بۆ نردوومەڵێ دوو مناڵم هەیە وەڵڵاهی نازانم چۆن پێداویستیەکانیان دابی بکەم داوات لێکم لە ڕێکخراوە خێرخوازیەکانی خۆتان هاوکاری مام بکەن هەموو ئەم ڕێکخراوە خێرخوازانەی کە نزیکن لێمەوە ئاگامان لێیانە ئەوەی پێیانەکرێت لە دابینکردنی خۆراک و بژێوی ماگانە بە هاوکاریکی کەمیش بێ هاوکاریانەکەن بەڵام بەمە کۆتایی ڕێگاکە نییە گیر و گرفتی خاوەن پێداویستی تایبەت هەر بەوە تەواو نابی ئێمە بێن جارێک هاوکاریەکی بکەیت و کیسێ خواردن و هەندێک زەکات و ئەوەی بۆ بەری ئەبێ بەو پڕی عیزەت و کەرامەتی بەرزی خۆیانەوە خاوەن پێداویستی تایبەت شایستە داراییەکانیان زۆر بەڕێزەوە پێشکەش بکرێ نەک ئاوە لە چاوەڕوانیا بیان هێڵنەوە خاوەن پێداویستی تایبەت دەگەر بەیانی بڕوا ڕێگا گوڵڕێشکا بۆ وەفدی عێراقی کە دێنە ئێرە نەحەقیان مەگرن لە بەرەوەی کەس بیری ناچێتەوە ئەم پیاوە بۆ خۆی یەکێک بۆ لەو کەسانەی بەردەوام بەشداری چالاکی مەدەنیەکان و خۆپیشاندانەکانی کردووە کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت بیری ناچێتەوە کە لە هەولێر لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە خاوەن پێداویستی تایبەت لەسەر عەرەبانەکەی بەدارشەقەوە هێزە ئەمنیانەکانیان هێنا دەستگیریانەکردن لێیانەدان سزایانەدان ئێستا کە بینێن عێراق دێت و بڕیارەدا هاوتای بکە شایستە دارایەکانیان وەک عێراق لێ بکە بە دڵنیاییەوە ڕێگاکەیان بۆ گوڵڕێژەکەن سبەینە مێن بەم خەڵکە بڵێن خۆفرۆشن حاشاکی خاکفرۆشن پێشوازی لەوانەکەن ئەوەندەیان ستەم و ئەوەنەیان زۆرداری لەم دەسەڵاتداری یەکێتی و پارتی بینیوە ناحەقیان نییە ئەگەر ڕووبکەنە هەرکوێ بۆی شایستی دارایی خۆیان وەرگرتنەوە سەباوەڕ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرکی خۆی هەڵناسێوە لە هاوڵاتیانی نیشتیوانەکەیەکە پەنا بۆ عێراق بەڵێ حکوومەتی هەرێم لە بەروی بێمنەتە تا ئێرە بۆی هاتووە بڕوای وابووە بە هەر جۆرێک بە ئیتیفاقی ئیقلیمیە بە زۆرە ملەیە بە زۆر خەڵک ناردە سەر سندوقی انتخابات و ژماری دەنگەکانی خۆی پێزیادە کرد بڕوای وابوو ئەمێنێتەوە بەس ئەگەر یەک تۆس بیریان بکردایەتەوە خزمەتی ئەم خەڵکیان بکردای بەڕاستی ئێمە ئەمڕۆ نەمانەتوانی ئاوا بە دەنگی دلێرەوە باوان بڵین وەرن هاوکارمان بوون و دەستبارگر بن بۆی ئێمە لەگەڵ ئێوە دۆخەکە بگۆڕین بەڵکو خۆیان پاڵپشتی ئەو دەسەڵاتیان نەکرد بەڵام کاتێکە بینین پشتیوانیان ناکەن و هەروە ئەوەندە ڕووقایم و چاوقایی من بۆیە ئەم خاوەن پێداویستی تایبەتانە مافی خۆیانە بیر لە هەر بەدیلێک بکەنەوە بیکەن بە بەدیلی یەکێتی و پارتی لە کاتێکە ئەبینن ئەوە ئەوەندە ساڵە بینیوانە ئاوا بێمنەتن بەرامبەریان بەڕاستی حەقی خۆیەتی کە ڕۆڵ ببینن و بەداخەوە حکوومەتی هەرێم ئامادەیە پارە سەرف بکە بۆ ئەو خەڵکەی کە دایانێن لە کۆمنت قسەی خراپ و جنێ و بە خەڵکی ئازادی خواز و ڕەخنەگر و ئۆپۆزیسیۆن بڵێ بەڵام بە ئەو پارەی بهێنایە لە خزمەتی خەڵکی شایستەیە سەرفی بکردا ئەمڕۆ پێویستی بەوە نەبووەوە پارەی حرام بکە بە گیرفانی ئەو خەڵکی کە بندیواری خۆین 30,000 خاوەن پێداویستی تایبەت لیژنە نەیبینیون بەڵام مانگی ڕابردوو 30,000 کەسیان لە هێزە ئەمنیەکان زیاد کردووە ئەی بۆ ئەم خەڵکە مافی نییە لەسەر هەرێمی کوردستان بۆ ئەم خەڵکە مافی نییە لەسەر حکوومەت کە شایستەی داراییان بۆ دابین بکات دەستخۆش لە ڕووی پەروەردەیەوە چیتان بۆ کراوە تا بۆ ئەوەی ئێوەش کاکسەنگەر هاوتا بن بە جونگە جیاوازەکانی کۆمەڵگە بەڵێ لە هیچ جمگەیەکی ئەم وڵاتەیە ئێمە کەمەندامان سوودمەند نەبووین بۆ نمونە کەمەندامێکمان هەیە خۆی پرۆژەیاسایەکمان هەیە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2011 دەرچووە هیچ خاڵێک لەم پرۆژەیاسایە نەچێتە بواری جێبەجێکردن ئیلا ئەوە نەبێت کە کەمەندام بە لیژنە بدرێتەوە چاکسازی لە کەمەندام بکرێ ئەم شتانی کە کەمەندام ئەزێدەیەت لە هیچ سێکتەرێکی ئەم وڵاتەیە ئەمی کەمەندام سوودمەند نابین کەمەندامێک بیەوێ خوێندن بکات ئەبێ وەکو کەمەندام وەکو کەسانی ساغ پارە بدات و چەند قاتێک قادرمە ببڕێت ئەمە ژیانی کەمە ئێستا بۆ نمونە کەمەندامان هەیە ئەمڕۆ نزیکی 400 ماڵ لەلای ئێمە خۆی ناونووس کردووە کەمەندامن
يعني هاتون ساڵانە ئێمە لە ڕێگەی خێرخوازانەوە بەبوون ئێم نەهامەتیەوە کە بەسەر ئێمەیەت ئەم حکوومەتە بەسەر ئێمایەنێت لە ڕێی خێرخوازانەوە ئەتوانین جلو هەنێشتی هەشتیان بۆ دابینکەین بۆ خوێندن بەڵام لە ئێستا 400 ماڵ هەتا ئێستا هیچ دەوڵەمەنە هیچ خێرخوازی هیچ کەسێک نهاتۆتە پێشەوە وەرزی خوێندن نزیکە بێتەوە ینی کە مندامان لە ژیانێکی زۆر قورسان بە دوو مانگ جارێ موچە وەرەگرن 150,000 وەرەگرن مناڵیان هەیە بخوێنێ ینی ساڵانە خێرخوازەکانی شاد ئەم ساڵ خێرخوازەکانیش تەواو دەنگیان نەما چاوەڕێ حکوومەت ئەکان حکوومەتیش ئاوا موچەکانیان بۆ دابینەکە لە ڕووی سێکتەری تەندروستیەوە بۆ نمونە منەچم بۆ خەستەخانەیە بۆ شوێنێک ئەبێ وەکو کەسێکی ساخ پارە بم ینی ئەڕۆم ئەڵە عیلاج نەماوە نەشتەرگەری من خۆم نەشتەگەریم پێویست بوو لەم ڕێکی لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی هەتا وەکو پارەکەم نەیە نەشتەگەریەکەم بۆ نەکرا ینی هیچ خزمەت گوزارێک بۆ ئێمە کە مندام لەم وڵاتەیە دەستەبەر نەکراوە یعنی بەتەحەداوەڵم هەتاوەکو ئەم دەقەیە هیچ کار بەدەستێکی حکوومەت نەهاتووە بڕیارێک بدات کە ژیانی کە مندام یەک تۆز بەرەو پێش بچێت وەزارەتی کارمانەیە ئەم وەزارەتی کارە لەوەتەی هەبوو بارگرانی بوو بۆ کەمەندامان وەزیر بە وەزیر هاتووە بڕیارێکی بەسەر ئێمە چەسپاندووە و کەمەندامانی بەلیژنەیەوەتەوە کەمەندامان بایۆمەتری بکەن کەمەندامان سەردانی چاودێری کۆمەڵایەتی بکەن یەکاکی ترە من نەبڕایەوە یعنی هەموو ڕۆژێم کەمەندامە معقولێتەوە مناڵێکی شە لە دەماغ ئەمڕۆ پیاوێک تەلەفۆنی بۆ کردم سێ مناڵی شە لە دەماغمێ من چۆن بچم بایۆمەتری بۆ بکەم نە پەنجەیە بتوانێت ئەم پەنجەمۆرەکە بکات بۆ بایۆمەتریەکە نە چاوی ئەتوانێت بکاتەوە یعنی تەختەیەکە سەبا خەڵکیش ناچار بە هەنێ شتەکەن کە ناتوانن بیکەن یعنی ئەم من دوێنێ خۆم لە باقی توی مەلیک بووم بڕۆ کەمەندامان ببینێ یعنی ئەنج ئازانی کە لە وڵاتە هیچ حسابی ئینسانیەتێک بۆ کەمەندام ناکرێت باشە بۆ کەمترین ئاورتان لێ دراوەتەوە لە کاتێکە ئەمە لە هەر کوێی دنیا ببینی لە هەر شار وڵاتێکی ئەم دنیاە ببینی یعنی خزمەتێکی تایبەتیان پێکرێ زیاتر ئاوڕیان لێدرێت ئەسڵان تەواوی جونگە و سێکتەرەکانی ئەو وڵاتە بەلایەک ئەوانی تر بەلایەک بۆچی وایە وەکو مامۆستا فەرمی یعنی ئەم حکوومەتە ئەخلاقی ئەوەی تیا نەبووە کە بتوانێت چینی فەقیر و هەژاری ئەم وڵاتەی خۆی بەسەر کاتەوە بۆ نمونە کەسێک گێت مۆدێلێک کچە مۆدێلێکە یعنی کەسێکە ئەوێت جاشایەتیان بۆ بکە ئەم شتانیان بۆ بکە بۆ ئەم کەسانە زۆر باشن ئەم کار بەدەستانی ئێمە یعنی ئەوەی سەر بە وەزارەتی کار بێت ئەوان پشتگویان خستووە بۆ نمونە چەندین ڕێکخراوی مافی ئافرەتانمان هەیە هەر بە بۆنەی ئەم قەیرانی دارایەوە ئەوانش بێوەژنان 150,000 بۆ ئەوانیان بڕی کەمەندامان ئێمە وەکو ڕێکخراوەکان یعنی کەزانیمان ئەوە بڕە چوینە سەر جادە زەختێکی زۆرمانە بوو یعنی ئەم هەموو ڕێکخراوانی ژنانی شێ تاوەکو ئەم دقەیە ژنان نهادوونەتە سەخت بڵێن ئادەی موچەی بێوەژنان کووە بەڵام یعنی کەمەندامان یعنی تۆزێ لەوە جیاوازن کە ڕێکخراوێک گەیە دیفاعیان لێ بکە ئێمە کویکێتی کەمەندامان چەندین ساڵە چینە سەر جادە چەندین ساڵە خێمە هەڵەدەین لە بەردەم ئەنجومەنی وەزیران کاری مەدەنی هیچ گۆڕانکارێکی دروست کرد کاری مەدەنی هیچ نەبێ ئەوەمان ڕاگرتووە کە بڵێن ئێمە کەمەندامین هەین لەم وڵاتە و یعنی ئێستا ئەوەی نەماوە ئێمە سزای ئەو کەسانە بین کە چۆنن بۆ ئێمە دڵنیابن ئەگەر دڵی میلەت ئاژ نەکەنەوە دڵی کەمەندامان ئاژ نەکەنەوە کە 2 مانگ و 3 مانگ موچیان هێنە دڵنیابن سزاکەیە بینن من دڵخۆشم بۆی کە ئیتر ئەوە نەما کە تەزویر بکرێت لە ماوەیەکی داهاتووە ئەم دزی فزیانی کە خۆیان پێشتر بۆی سەری گرتو بۆیان ئەنجامەکەی بینن ئیشەڵا ئەگەر ئەمە نەکرێت بە پشتیوانی خۆیانە بینەوە لە ماوەیەکی کەماوەی نەماوە لە ئێستادا چ شتێک هەیە کە ئێوەی زۆر نیگەران کردبێ وەڵاهی ئەوەیە کە ینی حکوومەت هیچ حسابێکی ئینسان بۆ کەمەندام ناکە ئەوە کەمەندامانی نیگەران کردووە نەبوونی موچە عنی نەبوونی خزمەت گوزاری بۆ کەمەندام بۆ نمونە باخێکی وەکو باخی گشتی هەیە لە باخی گشتیە بەس باخی گشتی نییە کەمەندامێک بە کورسێکی کەمەندامێت چێتە باخی گشتێ بێت 3 نەفەر دەستی باتێ لەینێ بەرزی کاتەوە لە مۆڵێکە بە هەمان شێوە لە هەموو شوێنەکانە ئێمە کەمەندام پشتگوێ خراوین بەڵێ ئەسخۆش ماوەستا باوەڕ حکوومەتی عێراق یاسای تایبەت بە خۆی هەیە و یاساکەی خۆی هەموار کردووە هەرێمی کوردستانیش یاسای تایبەت بە خۆی هەیە بەڵام ئەو یاساکەی هەموار نەکردو لە کاتێکدا حکوومەتی عێراق منحەکەی زیاد کردو ئەی بۆچی حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوشێوی عێراق یاساکە هەموار ناکایە گۆڕانکاریەک لە یاساکەیە بکە بۆی گوزەرانی ئەمانیش باشتر بێ بەڵێ طبعاً وەک ئاماژەم پێدا لەبەروی حکوومەتی هەرێم بێمنەتە لە خەڵکی هەژار و کەمقوتی خۆی بۆیەوە مامەڵەی لەگەڵ کردوون و هەروە ئەگەر بێتە سەرەوەی یاساکان ئەجا خۆ هەموو یاسانی کە لە دژی خاوەن پێداویستی تایبەت بووانە بەرکارە بە ناوی قەیرانی داراییەوە تاڵێ ئێمە ناتوانین کەمەندامی نوێ تۆمار بکەین بەڵام لەولاوە ئەبینین کار بە فەقەرەیەکی ترە کرێ بۆ تۆمارکردنی میلیشیاکانی خۆیان لە خۆیان ئەوێ لێرە بەرپرسێک ئاجز ببێت و بڕوا لە هەولێر پاڵپشتی بکەن و حیزبی ئەوێ
دەرگای بۆ بکەن و دنیای خەڵکی بۆ تەعین بکەن چییە بەس لەبەرەوەی لە بەرپرسەکانی ئێرە عاجز بۆ یان بەعکسەوە لە هەولێرەوە ڕوەکاتە سلێمانی و لێرە پارێکی زۆری بۆ سەر فەکری ئەوان هاتوون دڵی و کەسانە ڕاگرن من ئەو پەڕی حرمەتم هەیە بۆ خاوەن پێداویستی تایبەت بەس ئەگەر ئێستا زۆر سەرنج بدەین قسەکانی کاکسەنگەریش هەمیشە لە خاڵێکا کۆیەکەینەوە کە موچەی خاوەن پێداویستی تایبەت موچەی خاوەن پێداویستی تایبەت وان لێ کردوون بەس خەیاڵیان لای موچەکە بێ بێژگە ئەو هەموو مافەی تری کە بەشێکی ئاماژە پێدا ئەمە مافیکە کە بۆیان دابین نەکراوە هەتاکی خاوەن پێداویستی تایبەت بە بەتانی بیبن بۆ نەخۆشخانە ئەبێ سێ کەس دەست بە بەتانێکەوە بگرێمە خاوەن پێداویستێکی تایبەت ئەبن بۆ نەخۆشخانە ناتوانیوە 4 ئۆتۆمبیلی تایبەت دابین بکەن بۆی بینەرنا بەر دەرگای خاوەن پێداویستی تایبەت و بۆ ئۆتۆمبیلە بیبن لە نەخۆشخانە چارەسەری بۆ بکەن کەواتە ئەو مافوو ئیمتیازاتانە کە بێ هەر خاوەن پێداویستێکی تایبەت هەیبێت لە هەموو وڵاتێکا چی هەموو ئەو مافوو ئیمتیازانە لە کۆی لە وڵاتانی دنیا الحەمدولله ئێستا دنیا ئەوەندە بچووک بووەوە هەموو کەس ئاگای لێ لە چییە گوزارێت زۆر بە ئاسانیە توانرێ پێداویستی زۆر سەرەتاییەکانیان بۆ دابین بکرێ لەوەی کە بەڕاستی لە ناو خانەوادەی خۆیانە نەبنە بارگرانی بۆ سەر ئەندامانی تری خانەوادەکەشیان خۆم ڕۆ خاوەن پێداویستی تایبەت بێجگاوەی کە خۆی سەرشانی باری سەرشانی قورسە کەسێکی تر و دوو کەسی تری بنەماڵەکەشی بەردەوامە بێ مەشغوڵی ئەو بن فەقیرە ژینگەیەکیان بۆ نەڕەخساندووە ئەو بتوانێت وەک پێویست حیاتی خۆی بکە دەتوانرێت لە نەخۆشخانەکان بێ بەرامبەر چارەسەریان بۆ بکرێ مافو ئیمتیازیان بدرێتێ زۆر بە ئاسانی لە پرۆسی خوێندن وەڵی لە هەرکوێی دنیادا بێ ئەم هەموو سامانە مرۆیی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو هەموو پارە و داهاتە زۆرش کە لە هەمان کاتا هەیە ئەتوانرا بۆ پارێ ئەو سامانە مرۆیە بخرێتە خزمەتی خاوەن پێداویستی تایبەتەوە بە ئۆتۆمبیل بچنە بەر دەرگای ماڵەکانیان بیان بن بۆ خوێندن و بۆ قوتابخانە و بیان بنەوە خزمەتیان بکەن بەڵکو بەمە دەتوانن بەشێکی زۆر باش لە هەلی کاریش بۆ ئەو خەڵکانە دابین بکەن کە بڕێزەوە لە خزمەتی خاوەن پێداویستی تایبەتە بە پێوە دەوەستن و خزمەتی شایستیان پێشکەشەکەن خەڵکی ئەمە خەڵکێکی بە سۆز و خاوەن کەرامەتە ئەتوانێت زۆر بەباشی ئەگەر موچەیەکی باشی بدەیتێ لە خزمەتی خاوەن پێداویستی تایبەتە بوەستێت و ئەو پێداویستیانی کە هەیەی بۆی دابین بکە بەڵام ئەم حکومەتە بێباکە و من گلەیەکی زۆر بچووکیش لە خاوەن پێداویستی تایبەتەکەم گەر لێم قبوڵکەن لە ماوەکانی ڕابردوودا بەداخەوە هەندێک جار خۆشیان پاڵپشتی ئەم دەسەڵاتە ستەمکاریان کردووە کە ئەم ڕۆژەی خۆڵخان و خۆشیان زانیویانە وەگە بینین لە کاتی هەڵبژاردنەکانە بەداخەوە بە هەندێک وعدی بێبنەمای بچووک چاوبەستیان لێ کردوون کە ناحەقیان ناگرم فەقیرە باری سەرشانیان ئەوەندە گران بۆ خواخوای وعدێکیان بۆ لە شوێنێکەوە وەری بگرن من دوێنێ و پێرێ بە ڕێزێک نامی بۆ ناردموتی چ وعدێکمە دەیتێ ئەگەر ئێمە لەم پرۆسی هەڵبژاردنەیە پشتیوانی ئێوە بکەین وتم من درۆت لەگەڵ ناکەم وعدی شخصیت نادەم ئێوە ئێستا لە نامەی مۆبایلەکەم هەیە بەڵام هەموو ئەو پرۆژە یاسایانەی کە پێویستە بە کوی گشتی لە خزمەتی خاوەن پێداویستی تایبەتا بێ شەڕی لەسەرەکەین ئەو مافە بۆ ئێوە وەرەگرینەوە من نام چاوبەستت لێ بکەم وعدی شخصیت بدەمێ چییە بەس ئەمەوێت لە ئێستا متمانەیەکی چەند کەسێکی بنەماڵەکەت بەدەست بێنم ئەبێ بە پرۆژە یاسای شایستە وە کۆی خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندامان هەموو پێکەوە بە پرۆژە یاسایەک خزمەت بکرێن نەک وعدی شخصی بە چەند کەسێکیان بدرێت بۆ ئەمە وازان مەترسیەکی گەورەیە هیوادارم ئەم جارە بۆ پڕی ڕێزەوە پیانەڵم بە وشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بکەن باشە کاک باوەڕ تەواوی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان بخەرە ئەم تای تەرازۆی دەستی چەپی من و ئەمەی قەیران و گرفت و کێشەکانی خاوەن پێداویستی تا بەش تیژ با لە دەستی ڕاستمە ئایا داهاتی ناوخۆ لەم نێوەندەیە بەشی ئەم تای تەرازۆکەمە ناکە داهاتی ناوخۆ بەشی ئەو تای تەرازۆی ئەو لاشەکە بەڵام ئەمان وەڵڵاهی جام پێم وتی بێمنەتن وە لە ڕابردوودا توانیویانە بە تەزویر و بە فشارکردن لە خەڵکی هەرێمی کوردستان بە زۆر بیان بەنە سەر سندوقی دەنگدان و زەمانەتی مانەوەیان هەبووە بە زووە کاکسەنگەریش ئاماژەی پێدا گۆڕانکاریەکی گەورە لە ڕێیە کە زەمانەتی مانەوەی ئەوان ناکە کۆمسیۆنی عێراقم جارەیەت سەرپەرشتی هەڵبژاردنەکانەکە هەرێمی کوردستان بۆتە چوار بازنە و هەروها زۆر معادلاتی تر خەڵک بۆی دەرکەوت بەڕێز هەر ئەو خانەنشینە مەدەنیانەی ئێمە نین تا مانگەکانی ڕابردوو 200,000 و 300,000 وەرەگرت هەزار جار الحەمدولله کە ئێستا هاوتا کراوە بە 500,000 و بە 600,000 کە هیوادارم ئینشاءڵڵا ئەمە بەردەوام بێ هەر ئەم فەرقە ببینن ئەزانن چ سیستەمێکیان لێ کراوە بۆیە بۆ کوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گۆڕانکاری جدی لە ڕێیە پشت بەخوای گەورە شەوی 20دا کاتێک ئەنجامی هەڵبژاردن سەرەتایی و بەراییەکانی دەرەکەوێ ئەنجایەکێتی و پارتی ئەزانن چۆن عاقبەتی خۆیانیان بینیوەتەوە لە 30 ساڵی ڕابردوودا کە سزای خەڵکیان داوە ئەوانیش بەس لەو بەروارەدا تۆڵەی 30 ساڵی ڕابردوویان لێ دەکەنەوە دەستخۆش کاک سەنگەر لە کۆمەڵگەی کوردیدا چۆن مامەڵەتان لەگەڵاکرێ وەکو کەسانی ئاسایی کۆمەڵگەیەکی سپاس بۆخوا کۆمەڵگەیەکی وشیارمانێ ینی لە معناتی کە مەدام تێگەن بەڵام کێشەی سەرەکی ئێمە لەگەڵ حکوومەتە هەتاوەکو ئەم دقەیە حکوومەت هەرێمی کوردستان باوەڕی بە قەزەی کە مەندامی نییە من لێ ئێستا ئاڵێم حکوومەت هەرێمی کوردستان
نەفرەت لە خۆتان لە دەسەڵاتان لە حکومڕانیتان لە ژیانتان یعنی لەفرەت لە بیناکانتان نەفرەت لە وڵاتەکەشمان کە مەندامان لەم دقەیە لەو بارودۆخ و گوزەرانیان یعنی من ئەگەر نەگا بە دڵم نەگا یعنی ژیانی کە مندام ئەوە وا لە من نەکا من ناتوان بڵم نەفرەت لە خۆتان و لە وڵاتان حکومەتی خۆمانە یعنی ئێمە خۆمان بەدەست و مەچەکی خۆمان پێکۆمانە مەعقولە لە ماوەی 30 ساڵە ئەوە بەرەو هەڵبژاردننی خولی نازانم چەندیانە ڕۆین نەفرەت لە خۆیان و خولەکانیشان یعنی ئەوە چەند ساڵە ئێمە داواکەین ئەکرێ ئێمە کە ئێمە کەمەدام هەر لە نەهامەتیا بژین ئەکرێمی کەمەدام هەر دەستپانکەینەوە لەم دەوڵەمەن و لەو دەوڵەمەن ئەوانیش بە منەتێکەوە یعنی چەند کەسێکی کەمیان نەبێ خی گەورە سەرکەوتی و سەرفرازیان کە ینی چەند کەسێکی کەمیانە کە هاتوون بەهانەی کەمەدامانەوە ینی خێرخوازمان هەبووە هاتووەتە لامن ڕسم بگرن بیدان بە تەلەڤیزیۆن ئەکرێ ئێمە کەمەدام هەتا مردن لەم ژیانە بین من ئەوە نەڵێم نەفرەت لە خۆتان لە دەسەڵاتان لە حکومڕانیتان ئیشەڵڵا ئەڕۆن قوڕ بەسەرتان ئیشەڵڵا ئەڕۆن ناتان بینینەوە. کاک سەنگەر ئەگەر لە ماوەیەکی کورتە لەم داهاتوویەکی نزیکە وەڵامێکی جدیتان پێنەدرا هەڵوێستان چیە بێ؟ ئێمە وەکو کەمەندامان یعنی هیچ باوەڕێکمان بە هیچ شتێکی دیموکراسی و دەنگدان و حکومڕانی ئەمانە نەماوە ئێمە ئەوە نیە مامۆستا باوەڕە لە ئایندەیەکی زۆر نزیکا گۆڕانکە ئێستا بۆ نمونە لەم کاتێ ئەمە باوەڕمان بۆ نییە بەڵام هیوادارین گەشتبینین بەوەی کە ئەم هەڵبژاردنە یەتە پێشەوە چەند کەسایەتێکی جوان چەند کەسێکی باش هاتوونەتە پێشەوە کە بیانوێ بمن بە نوێنەری ڕاستەقینەی ئەمە کەمەندامان ئێمە هیوادارین ئەو کەسانە هەموو حیزبولایەنەکان و ئەو کەسانی کە یانێ ببن بە نوێنەری ئێمە ڕاستگۆیانە لە مای 4 ساڵی داهاتووە ژیانی کەمەندام ئێمە لێرەدا بنیشنەوە دەستخۆشیان لێ بکەین نەک نەفرەتیان لێ بکەین کەواتەوەش پێویستی بەدەنگی ئێوە پێویستی بەدەنگی ئێمەی کەمەندام ئەزانین کێ نوێنەرمانە ئێمە ئەزانین کێ تا ئێستا کە ژیانی بەرەو پێش بردین ئەوەی کە ژیانی کەمەندامی قورس کردووە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کەسانە کە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەڵاتیان هەبوو بەشک و یەکێتی کەمەندامان چیتان کردو بۆ تەواوی کەمەندامانی هەرێمی کوردستان؟ ئێمە لە 6 ساڵی 1996 لەو ڕێکخراوایان من خۆم لە 9 ساڵی و لەو ڕێکخراوە پەروەردە بووم لە ساڵی 99 لەو ڕێکخراوەیە هەتاوکو ئەم دقەیە تاکە ڕێکخراوین لە سەرتاسەر هەرێمی کوردستان نزیکی 30 ڕێکخراوی کەمەندامیە یعنی بێگوێدانە هیچ ترس و لەرزێکی ئەم لاولا توانیمانە داواکانی کەمەندام بگەێنین بە هەموو لایەنەکان کە گوێشیان لێ نەگرتوین بەڵام ئێمە هەر بەردەوامە بین هەتا ئەو ڕۆژەی کە ئێمە ئەمرین کەمەندامان ئێمەیان هەیە ئێمە کەمەندامی خۆمان معاناتیان نەزانین هیوادارین هەموو ئەو کەسانی کە ئەچنە پەرلەمان یەکەم خاڵیان ئەوە بێت کە بتوان ژیانی کەمەندام باشکەن ئیتر ئێمە کە یعنی حیزبەکانتوان گرەوی بردنەوەی هەڵبژاردن لەسەر کەمەندامان و لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵاتی چینی فەقیر و هەژار بەرنەوە 4 ساڵی داهاتوو ئەتوانن لەسەر چینی فەقیر و هەژار بتوانن زۆرینەی دەنگی کورسیەکانی پەرلەمان بەدەست بێنن. دەستخۆش کاک سەنگەر عوسمان جێگری سەرۆکیەکێتی کەمەندامان هەروەها مامۆستا باوەڕجەمال شارەزای ئەبۆری سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز هەرچەنە کۆمەڵە قادرمەی زۆرە بڕێ من داوای لێبوردنم هەیە بەڵام خۆ پێ خۆش بوو لێرە بی لە ناو ستودیۆ لەگەڵمان بی ڕایەڵەم پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر.